بە جۆرەی دوایین ئاماری کۆمیسیۆنی سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق تا ئێستا 22 لە سەتای دانیشتوانی هەرێمی کوردستان خۆیان لە پرۆسەی تۆماری بایۆمتری هەڵبژاردنەکان تۆمار کردووە. بەڕێوەبەری گشتی دەستەی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستانش ئاشکرای دەکات ئەو پرۆسەیە لە هەرێم درێژەی هەیە، ئەگەرچی ژمارەی بنکەکان و ژمارەی فەرمانبەرانمان کەمە، بەڵام ڕۆژانە ژمارەیەکی زۆری هاوڵاتیان بەڕێ دەکەین. سەبارەت باوانشی کارتی دەنگدانیان هەرێمە و فۆرمی خۆراکیان دەرەوەی هەرێمی کوردستانە ڕوونکردنەوەی پێویست دەخاتە ڕوو. کۆمەڵێک چین هەیە کە ئێمە بەڕاستی ناتوانین بە پێ ئەو ڕۆژوێنانە تۆماریان بکەین. بۆ نمونە هەندێک لە وەزاراتی ئەمنی هەیە جارێک ڕێکەوت ناممان لەگەڵ نەکردوون و لە بواری ئەوەیان کە کاریان لەگەڵا بکەین بۆی کە بتوانین لە خۆناغی داهاتۆ تۆماریان بکەین. لە هەمان کاتە ئەوانی کە فۆرمی خۆراکیان دەرەوەی هەرێمی کوردستانە و کارتی دەنگدانیان لە هەرێمی کوردستانەوە تا پێشتر لە هەرێمی کوردستان بوونە، بەڵام ئێستا بە پێ ئەوەی کە مادەی 140 یان ئەوانی کە چوونەتەوە بە بازێک لە پارێزگەکان ئەوانە لە ئێستاە بەڕاستی بە پێ ڕۆژوێنەکان نەماتوانێت تۆماریان بکەین. کارمان لەسەر ئەوە کردووە کە ڕۆژوێنەکان بە شێوەیەک هەموار بکرێتەوە کە ڕێگا بدرێت بۆ کەسانش کە تۆمار بکرێن. لە هەرێمی کوردستان لە ڕێگەی 58 بنکە و چەندین تیمی گەڕۆکەوە ڕۆژانە کۆمیسیۆنی سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق و دەستەی هەڵبژاردنەکانی هەرێم پرۆسەی تۆماری بایۆمتری ئەنجام دەدەن بە ئامانجی تۆمارکردنی هەموو ئەو هاوڵاتیانەی کە مافی دەنگدانیان هەیە لە هەرێمی کوردستان. داوا لە هاوڵاتیانەکەم بۆی مافیان نەفەوتێت بێن بایۆمەتری تۆمار بکەن و بۆەوەی لە دایرەکان هیچ کێشەیەکیان نەبێت و بەبێ کێشە مەعامەلاتەکانیان بڕوات لە هەموو دایرەیەکدا. وەک لێبرساوانی باڵای دەستەی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان ئاماژەی بۆ دەکەن ئەو بنکانی کە لە هەرێم کراونەتەوە بە بەراورد بە ژمارەی دەنگدەران ژمارەیان کەمە و ئەوەش بۆتە هۆی ئەوەی کە ڕۆژانە قەڕەباڵغەیەکی زۆر لەسەر بنکەکانیان دروست بێت. ئەوەش بۆ ئەوە دەگەڕێنەوە کە وەزارەتی دارایی عێراقی ئامادە نییە فەرمانبەرانی تازەیان بۆ دامەزرێنێت یاخود فەرمانبەر بە گرێبەست دامەزرێنێت بە ئاماجی کەمکردنەوەی ئەو پاڵە پەستوەیەی کە لەسەریان دروست بووە. سیروان حوسێن، کورسان نیوز، هەولێر.